گوندی ڕوستەی دەڤەری باڵەکایەتیە لە بناری چیای هەڵگۆرد. لە سەرەتای ڕۆژەکانی وەرزی زستانی هەموو ساڵێک بەفر ئەم گوندە سپی پۆش دەکات. بارینی بەفر زۆر جار دەبێتە ئاستەنگ لە بەردەم ڕێگاوبانی ئەم گوندە، بەڵام دانیشتوانی لەگەڵی ڕاهاتوون و هەموو ساڵێک بە ئامادەکاری پێشوەختە پێشوازی لەم وەرزەی ساڵ دەکەن. یەکەم قوڕا زۆر بە زۆری بەخشتەیە بەدەستی خۆش دستانان زۆربەی زۆری خەریکی کە بەفر ئەکەوی خەریکی بەفر ڕامارینێنە کە بەفریش خەلاص بوو بانان ئەجێڕین لە پاش کە بانوشتیوەمان ئەوە کرد ئەکسەرێتی خەرچی گوندیمە ئەبینی مەسەن سەرقالی بە خێوکردنی مەڕ و بزن و ئەو شتانەنە مانگا لا کاتی کە بەفریش ئەباری خەرچیمە ئەبینی مەسەن بەڕاستی پێویستی بە هاتوچۆیە هاتوچۆش ئەلان هەموو بیتە سیارە کە ڕۆژانە ئەبینی ئەستەنگن لۆ دروستەکرێ لەبەر بەفربارینی ئەگەر حکومت هاوکاریمان بکە ڕۆژانە ئەبینی لەناوبینی دوسێ ڕۆژە جارەی ڕێگامان لۆ خاوین کەتەوە هاوکاریمان بکە زۆر باشە بەسچە دوو ڕۆژەمە مراجعاتن کردی کە لەساس بەفرێ ڕێن لۆ خاوین کەن و ڕێیان لۆ خاوین نەکردینەوە. ئەم گوندە مێژوویەکی دێرینی هەیە و سەدەیەک لە مەوبەر جووەکانی لێژیاون تاکو ئێستاش ئاسەواری ژیانی ئەوانی لێماوە. مالمەکەناوی مالم دانێر بوو ئەشارنەوە گوندەشی زۆر کۆنا بەبیری مندا ئێرە جوولەکەشی لێبینا ژیانشان پێکۆبیە بەخۆ بە بشمانە مەشقیشی لێبێرە بە شقی ڕۆیشتن و بەس ناویان ما ئێرەکانی دیاراوکانی فلانی و فیشکەیە ئەوە نا بەس جوولەکەی لێبینا جوولەکەش سەنعاشیان هەبیە پازدە مال بوون کریان دروستەکردن زۆرە دەست بەخێر بوون هیچ کەس غەدر لێ ناکردن بەرماریان دروستەکردن بەرماری ئیلۆن گودی نوێژان دروستەکرد زازمیان دروستەکردن بەس گیانەکرد و خەڵک بەخۆ دابدا لۆکەیان تێکرد و ئەو سەنعاتیان هەبوو جوولەکە ئێرە زۆر کۆنا ئاساری ئەوەندە کۆنی لێە بەبیری هیچ کەسیە. سەرباری سەرما و هەبوونی بەفرێکی زۆر بەڵام دانیشتوانی گوندی ڕوستێ کەشێکی گەرمیان لە ماڵەکانیان سازاندووە و ئاسایی ڕۆژەکانیان لەم کەشەدا بەسەر دەبەن. گوندی ڕوستێ جگەلەوەی بەشی زۆری خانووەکانی لەسەر شێوازی بیناسازی کۆن ماوەتەوە هاو کات هونەر و گۆرانی فۆلکلۆری کوردیشی تێدا پارێزراوە. پێشەوە مەحموود کورسات نیوز گوندی ڕوستەی دەڤەری باڵەکایەتی